بناوی خوای بەخشندە و میهرەبان. ئازیزان و خۆشەویستان، بەخێربێن بۆ ئاهەنگی کۆتایی ساڵی 12یەمی پرۆژەی دۆستانی محەممەد. سەرەتای ئاهەنگەکەمان بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەڕازێنینەوە لەلایەن بەڕێز مامۆستا خەلیل حەمەڕەزاوە با جەنابیان تەشریف بفەرمون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. نون والقلم وما يسطرون. ما أنت بنعمة ربك بمجنون وإن لك لأجرا غير ممنون وإنك لعلى خلق عظيم. فستبصر ويبصرون بأيكم المفتون. إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين. فلا تطع المكذبين ودوا لو تدهن فيدهنون ولا تطع كل حلاف مهين هماز مشاء بنميم مناع للخير معتد أثيم عتل بعد ذلك زنيم أن كان ذا مال وبنين. إذا تتلى عليه آياتنا قال أساطير الأولين. زۆر سپاس بۆ مامۆستا خەلیل، خی گەورە پاداشتی خێری بداتەوە. بەڕێزان، ئێستاش وتەی بەخێرهاتنتان پێشکەش دەکرێت لەلایەن مامۆستا ئەرکان مەحموود، بەرپرسی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. با بەڕێزیان بفەرمونون. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان، بەشداربووانی تاقیکردنەوەی پرۆژەی دۆستانی محەممەد، بەرپرسانی حیزبی و حکومی، ئامادەبوانی بەڕێز، مامۆستایان و قوتابیانی خۆشەویست، بەناوی بەرپرس و ئەندامانی ناوەندی هەڵەبجەی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە زۆر بەگەرمی بە خێراتنی بەڕێزتان دەکەین. خۆشحاڵین بە ئامادەبوونتان، گەورەتان کردین کە بەشدار بوون لە 12یەمین ئاهەنگی پرۆژەی دۆستانی محەممەد. بەڕێزان، پرۆژەی دۆستانی محەممەد هەموو ساڵێ لە یادی مولود ڕادەگەیەندرێ و کۆمەڵێ چالاشی نەوعی تێیدا بەڕێوە ئەچێ و کۆتایەکەیشی بە ئاهەنگێکیت. ئەمە نەریتی ساڵانەی ئێمەیە و ئەم ساڵیش زۆر خۆشحاڵ بووین کە ئاهەنگەکە هاتە هەڵەبجە. ئێمە ڕێکەوتوین لە ناو خۆمان، یەکەمی پرۆژە لە هەرکوێ بێ ئاهەنگەکە ئەبەینە ئەوێ. ئەم ساڵیش یەکەم لە هەڵەبجە بوو و چەند دانەیەکیش لە یەکەمەکان، زۆربەی یەکەمەکان هەر لێرە بوون. زۆر خۆشحاڵین ئێمە
زۆر خۆشحاڵین کە بتوانین خزمەتێ بەو پرۆژەیە بکەین. بەڕێزان، خاوەندارەتی ئەم پرۆژەیە وەک لە ناوەکەیەوە دیارە هی هەموو ئەو کەسانەیە کە خۆیان بە دۆستی پێغەمبەرمان محەممەد دەزانن صلی الله عليه وسلم. خاوەندارێتەکەی هی ئێمە نییە لە ڕاستیە، ئێمە خۆشحاڵین ئەگەر بتوانین خزمەتێ لەو بوارە بکەین و جێگەی خۆیەتی لێرێشەوە سوپاس و دەستخۆشیمان بۆ ئەو کەسانە بنێرین کە زۆر زۆر هاوکارمانن ساڵانە لە کۆمپانیاکانی حەج و عومرە، وەکو کۆمپانیای سەماوات و حاجی کەیوان، کۆمپانیای ئیماندارانی کوردستان. بەڕاستی پایەیەکی سەرەکین لەم پرۆژەی ئێمە و سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ ئەندامانی لیژنەی پرۆژەی دۆستان کە ماندوونە ناسانە ماندوو بوون تا ئەم پرۆژەیە بە ئامانجی خۆی گەیشت، سوپاس بخوا. و ئەو بەڕێزانەی کە لیژنە بوون لە ناوەندەکان و لیژنەی تەسیحات بوون کە بەڕاستی شەونخوونی زۆریان کێشا لەم پرۆژەیە، و بەڕێزان سنتەری زەهاوی و کەناڵی ئاسمانی پەیام، ئەوانیش لە جێگەی خۆیان زۆر هاوکاری ئێمە بوون. زۆر لە کاتی بەڕێستان ناگرم، یاخوا بەخێر بێن سەر چاوم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەرکان. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش وتەی ناوەندی پەرەپێدانی ڕێکخراوەکانی کۆمەڵی ئیسلامی لەلایەن بەڕێز مامۆستا کامەران باوانزادەوە پێشکەش دەکرێت و پاشان سوپاسنامە و خەڵاتی ڕێزلێنان دەداتە لیژنەی باڵای پرۆژەی دۆستانی محەممەد. داوا دەکەین جەنابیان تەشریفیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه ومن والاه. دوستانی محمد صلى الله عليه وسلم، دیارە ئەمە شەیەکە هەموو ئەوانەی کە لەسەر ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەڕۆن و هەموو لایەکمان کە لەو ڕوانگەیەوە اقتدا بە پێغەمبەری خواوە دەکەین، دۆستانی پێغەمبەری صلى الله عليه وسلم. بەڵام ئەم پرۆژەیەکی تایبەتە بۆ پەرەپێدانی گەشەسەندنی ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم. دیارە پرۆژەی دۆستانی محەممەد صلى الله عليه وسلم ئەمە 12مین ساڵە کە چالاکی دەکە لەو ڕوانگەیەوە. ساڵانە بەشێک لە پرۆژەکەی بریتە لە ئەم تاقیکردنەوە بۆ گەنجان و لاوان کە ژمارەیەکی بەرچاو لەو ڕوانگەیەوە سوود وەردەگرێت لە ڕوانگەی معریفە بۆ ڕێبازی پێغەمبەر صلى الله عليه وسلم. ئەوە هەڵبڵاوکردنەوەی پۆستکارت و کۆمەڵێک چالاکی تر کە تێیدا هەر هەمویان ڕژێنە خانەی گەشەسەندنی ڕێبازی پێغەمبەری صلى الله عليه وسلم زیاتر ئاشنا بوون. بۆیە لێرەوە دەستخۆشی لە هەڵگران، دەستخۆشی لە دەستەی بەڕێوەبردن و سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە لە ساڵانی ڕابردوو و بەتایبەتیش لەم ساڵ کە ماندوو بوون لە سنووری هەموو ناوەندەکان سەرپەرشتی تاقیکردنەوەکانیان کردووە و هەروەها سەرپەرشتی تەسیحاتی دەفتەرەکانیان کردووە. هەتا دوجار هەوڵیان داوە لەو ڕوانگەیەوە پەیوەندی بکەن بە کۆمپانیاکان و شوێنەکان تاوەکو بتوانن لە ئاهەنگێکی خنجیلانە ڕێزلێنان ببەخشن بە یەکەمەکان و دووەمەکان و دەرچووەکانی ئەم پرۆژەیە. و لێرەوە دەستخۆشی لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین کە خاوەنی ئەم بێرۆکەی ئەم پرۆژەیە و خاوەنی پەرەپێدانی ئەم پرۆژەیە و ساڵانە لە ڕێگەی ناوەندەکانی ڕێکخراوی قوتابیانەوە ئەم پرۆژەیە دەگا بە سەدان و هەزاران کەس لە خوێنکاران و لاوان و لەو ڕێگەیەوە سوودمەند دەبن. و هەروەها دەستخۆشی لە ئەندامانی سکرتاریەت، هەموو ئەمانەی کە من پرۆژەیەوە ماندوو بوون، هەموو ئەمانەی کە ئەرچیان سێشتووە، هەموو ئەوانەی کە بەشداری تاقیکردنەوەکانیان کردو، ئەوانەی کە نمرەی باشیان بەدەستهێناوە یان خۆیان ماندوو کردو و نسیبی ئەوەیان نەبووە کە نمرەی باش بەدەست بهێنن، ئێوە کە بەشدار بوون لەم ئاهەنگا و هەموو ئامادەکار و کەناڵەکانی ڕاگەیاندن دووبارە بەخێر بێن. من لێرەوە تەنها ئەوەی کە بەپێویستم زانی لە کۆتایی ئەم وتەیەدا لای خۆمەوە با بڵێن ڕێزلێنان ببخشمە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و لیژنەی سەرپەرشتیاری ئەم پرۆسەیە، ئەم پرۆژەی ئەم ساڵ و لەو ڕوانگەیەوە کە ئەمە شتێکی با بڵێن ئەمە ڕەمزێکە بۆ هاوکاریکردنی ڕێکخراوی قوتابیان دەستخۆشیکردنیان. بۆیە داوا لە سکرتارێت یان لیژنەی سەرپەرشتیاری پرۆژەی دۆستانی محەممەد دەکەم بێنە ئێرە تاوەکو بە
توانای خۆمان ڕێزیان لێ بگرین و دەستخۆشیان لێ بکەین بۆ ئەو هەنگاوەی کردویانە. دووبارە بەخێربێن ئێوە و ئەم پرۆژەیە هیوادارین بۆ ساڵانی ئایندا لە ڕووی نەوعیەوە واروها لە ڕووی بەرفراوانی ژمارەکەیەوە زیاد بکا بە شێوەیەکی فراوانتر و هێواش شێواش لەو ڕێگەیەوە بتوانین کار و ساڵێکی ئەنجام بدەین لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێستا خۆش بێ پیرۆزە. پیرۆزە لە گەرمەی جەمی یارانی گیانی تۆم نەبێ هێشتا خۆم پێتەنیایە، تۆم هەبێ و تەنها لە ئینفرادی لام جەمە هەرچی خۆشی دنیایە. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش پەخشانە شعرێک لەلایەن شاعیری جوانووس بەڕێز مامۆستا ئەیوب عەنەبیەوە پێشکەش دەکرێت، با جەنابیان بفەرمون. السلام عليكم ورحمة الله وبركاته. بشرم وديما حزور بوقار ودنوسم لهرچي ودس بيبكم دقم وباستاني تو أي سرورم پیغمبرم تاجي سرم گرچی نسلم لبهاری غربتی کشتیکی نوح دچه ئەمما لە پاییزی هەڵوەرینی تاواندا سرم لە زەوی خوادا ئەنەوێ. لە زەمەنی جەهالەتترین سەردەمی ژیانەوە لەسەر تیانوسێکی سپی لە ناو دونیایەکی ڕەشەوە بەتەنیشت ماڵە ڕەشەکەی خواوە خامەم تێکستی قودومی وجودی تۆ دەنووسێتەوەی سەروەرم. گەر سۆراخێ بەشیکردنەوەکانی ڕاهیبانی مەسیح و ئەنسارا بکەم دەگەمە کەناری ڕیسالەی ناوی تۆ، گەر بە نەسلی پێغەمبەرانە شۆڕ ببمەوە دەچمەوە نێو خانەوادەی ئیبراهیم پێغەمبەر باپیرەی تۆ، گەر بە جوگرافیای نیشتیمانی نبووەتدا گوزەر بکەم دەچمە نێو قودس یەکەمین قیبلەی پەیامی تۆ، گەر بە وەسڵی فیترەتی دڵی شۆراوت گەر بە وەسڵی فیترەتی دڵی شۆراوت بە زەمزەم ئیستێک بکەم دەچمە نێو دەریای قوڵی ئەلەم نەشرەح پاک و پەرێزی تۆ، گەر لە شکەوتی سەدەفی ماڵی عیبادەت نیگایەکەم گەر لە شکەوتی سەدەفی ماڵی عیبادەت نیگایەکەم دەچمە سەر یەکەمین سروشی ئایەتی ئیقرەئی حەڕای تۆ، گەر سەیری تاریخی کوفر بە تێکدانی ماڵی خۆکەم دەچمە سەر یەکەمین سروشتی ئایەتی ئیقرەئی حەڕای تۆ، گەر سەیری تاریخی کوفر بە تێکدانی ماڵی خواکەم دڵخۆش دەبم بە ولادەتی بەرواری عام الفیل ساڵی لەدایکبوونی تۆ. دەزانم لێبوردەیت زۆر جوانە خوددا لای شوەی نازی پێغەمبەرێکدا هەڵم کێشە لە ئاستانەی نوێژ و زیکر و دوعایەکدا. ئیدی لێرەوە دەچینە بەر کامێرەی لەقەد خەلەقنە الئینسانە فی ئەحسەنی تەقویم تا لە نهێنی ئەم پەیامبەر و ڕیسالەیە بگەین کە خوددا چۆن فێرمانەکە و ئاشنامانەکە وئینەکە لەعەلا خولوق عەظیم وما أرسلناك إلا رحمة للعالمين. فێرمانەکە ئەوەمانداتە دەست ئینا نەحن نەزەلنە الذیکر وئینا لەه لەحافظون تا لە پێغەمبەر بگەین وما أرسلناك إلا كافة للناس. ئیدی لێرەوە بخوردێ بۆ سکوونەتگای نیشتیماندا گیرسا، ئیدی لێرەوە بخوردێ بۆ سکوونەتگای نیشتیماندا گیرسا
چنورێکە هەموو ڕەنگەکانە بەخشێتەوە بە ماڵەکان و یەک یەک لەسەر سەکۆی ژیان دۆستی فێرمان دەکا مرۆڤ دۆستی. ئاسمان پەیامی خۆی بە دیاری مانگەشەوە ناردوو یەک پارچە زەوی پڕ کرد لە ڕۆحی نەلەخشاو هەر زوو تریفەی خۆی گەیاندە جێ و دوورکات نوێژی سوپاس گوزاری لە ماڵی عەبدوڵڵا دابەست. خاک دەستی نزای بەرز کردەوە و تەوێڵی خۆی خستەوە بەرنیگای خوا تا لە نهێنی ئەم لەدایک بوونە حاڵی بێ و بزانێ چ ئاگرێکی قین خامۆشەکە و چ درزێک دەخاتە نێو کۆشتێکی سرا. عەزیزم سەروەرم تاجی سەرم قەڵەمی من کول و زمانم لاڵە لە نێو نەشئەی ولادەت و لە پیرۆزی خاکت و لە جیلوەی جەمالیا کارت. بمبورە خوایە گیان بمبورە خوایە گیان من بەم بێنەزاکەتیەی خۆمەوە چۆن ڕووم دێ قەڵەمم ئاوێزانی وشەی تۆ بکەم و وەسفی پێغەمبەرێک بکەم کە تۆ فەرمووتەوە ڕەفعنا لەکە ذیکرەک. بمبورە خوایە گیان بمبورە جورئەتی خوێندنەوەی بمبورە خوایە گیان بمبورە جورئەتی خوێندنەوەی سوورەتی شەرحم نییە تو گەورەیت بمبورە خودا هەرگیز ناتوانم شرۆڤەی یەک لەحزە لە ژیان بکەم و بچمە بەر سێبەری سوورەتی مودەثر لە هەڵکردنی نەسیمی نەورەسێک بەسەر سەرابدا ڕێ بکەم بوێرم مەلەکە بێم تێکستەم بۆ نووسینەوەی سیرەتی پاکی تۆ هەڵبڕێژم مەی سەروەرم. خدایە بمبورە و بەدەمایەتی قومفاندر ڕام چڵەکێنە و بەردەوامم کە خوایە گیان تەنها تۆ نەبیت خدا کەس لە نهێنیم دڵە معشوقەی من ناگا. ئەی تەجەلا ئەی شەوقی لیقای میعراج و ئیسرا بمبورە خدا زۆر شەرمەکەم بمبورە خدا زۆر شەرمەکەم لە ناسینی پێغەمبەردا ڕووم نایە خدا خۆم پێون کەم لە کەوێڵی بەحری نورە ئیستێک بکەم لە خانەقای مەولەویدا و بەدەستێکی لەرزۆکەوە نامەیەک بۆ نالی بنووسم و لە سێبەری شێعرێکی حەساندا لای ئەنسار و موهاجر هەنگاو هەڵگرم. بمبورە خدا بمبەخشە خدا زۆر شەرمەکەم لە ناسینی محەممەدە وصلى الله عليه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ مامۆستا بەڕێزان. ئێستاش گوێبیستی وتەیەک دەبین لەلایەن دکتۆر بەرسوون حەمەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. با بەڕێزیان بفەرمونون. السلام عليكم ورحمة الله وبركاته. هاوشاریانی خۆشەویست ئامادەبوانی ئاهەنگی دوانزەیەمین ساڵی پرۆژەی دۆستانی محەممەد مامۆستایانی قەدرگران میوانانی دەرەوەی شاری هەڵەبجەی شەهید بەڕێزان نوێنەری لایەنە سیاسی و دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەری ڕێکخرا و سەنتەر و دامەزراوە مەدەنیەکانی شاری هەڵەبجەی شەهید میوانانی خۆشەویست سڵاو و ڕێز و سەرەتا سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار درود و سڵاو و ڕەحمەت بۆ گیانی پاکی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم. سڵاو و ڕێز و خۆشەویستی ئێمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ئێوەی شوێنکەوتووی دۆستانی پێغەمبەری پێشەوامان زۆر بە گەرمی بە خێراتنتان دەکەین و سوپاسی ئامادەبوونتان دەکەین و ڕێزیش لە هاتن و ماندووبوونتان دەگرین. داوا لە خوای پەروەردگار دەکەین پاداشتی بەخێرتان بداتەوە. بەڕێزان لەم کات و سادەدا بە شانازیەوە دەتوانین پێتان ڕابگەێنین لە ڕێگەی کارەکانی پرۆژەی دۆستانی محەممەد صلی الله عليه و آله وسلم
لەم 12 ساڵەی ڕابردووی کارکردنماندا بە هەزارەها قوتابی و گەنجی ئەم نیشتیمانە و دەرەوەشمان ئاشنای ژیانی پێغەمبەری مەزن و ئاکار و ڕەوشت و سونەتەکانی کردووە. خۆشەویستان، لە کاتێکا تاریکی و زوڵم و نەفامی و کوشتن و بڕین و خۆخۆری و مافپێشێلکردن سەراپای جیهانی داپۆشی بوو و هیچ تروسکاییەکی خێر بەدینە دەکرا. خوای پەروەردگار پێغەمبەری وەکت کۆتا دیاری نارد و پەیامێکی پێدا نارد کە بووە هۆی ڕەواندنەوەی هەموو کردارە چەوت و ناڕێکەکان و بەوەشەوە نەوەستا دڵەکانی ڕزگار کرد و نور و هیدایەتی خوای تێدا چەسپاند و پیاوان و ئافرەتانێکی دروست کرد کە تاک و مرۆڤایەتی ماوە شانازیان پێوە دەکات. لەو کاتەوە تاوەکو ئێستاشی لەگەڵدا بێت دەروون نەخۆشان و ئەوانەی چاویان بە سۆز و ڕووناکی و بەرەکەتی ئەم ئیسلامە هەڵنایەت زوو گومان و دوودڵی لە لای مرۆڤەکان دروست دەکەن و دەڵێن ئەم پێغەمبەرە کۆتایی هاتووە و ئێستا سەردەمێکی ترە و ئیسلام بۆ ئێستا زەمەنی بەسەر چووە. و لەو ڕۆژەوە چەندین هێرشی ناڕەوا ئەنجام دەدەن، بەڵام بێ ئاگان لەوەی وتە شیرینەکانی پێغەمبەری ئیسلام ئێستا زانایانی زانستی سەردەم دەیان سەلمێن و بە سەرچاوەیەکی گرنگی زانستی دایان دەنێن. لەوەش سەیرتر ئەوەندە بێ ئاگان و نازان ئەو جۆش و خرۆشەی مرۆڤەکانی ئەم سەردەمە بۆ ئیسلام و پێغەمبەرەکەیان هۆکارەکەی ئەوەیە کە ئەو پێغەمبەرە نازدارە بەر لە 1440 ساڵ پێش ئێستا ئێمەی بە برا و خوشکی خۆی زانیوە. لەم سۆنگەیەوە ئێمەی نەوەکانی باپیرە گەورەمان سەلاحەددینی ئەیوبی کوردان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوای ئەوەی لە ساڵی 2007 زاینیدا بە ئاشکرا دژایەتی ناڕەوای ئاینی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرمان بینی، هەستمان کرد زۆر بێویژدان و هەموو سنوورەکانیان تێپەڕان و چەندین شێوازی دژایەتیان گرتە بەر. بۆیە پەیمانماندا و هاتینە مەیدان بە هەمان شێوەی خۆیان دەستمان بە چالاکی کرد و ئەم پرۆژەیەمان ڕاگەاند و دەستمان کرد بە کار و چالاکی بە ئاراستەی هۆشیارکردنەوەی نەوەکانی ئێستامان و شارەزاکردنیان لە پەیامی پڕ لە سۆز و میهر و ڕەوشت جوانی پێغەمبەری خوا. بۆ ئەو مەبەستەش لەم پرۆژەیەدا چەندەها جۆری چالاکیمان دەست پێ کرد و هیچ جێگەیەکی کوردستان نەما دەنگ و سەدای پێ نەگەێنین و بانگەوازەکەمان بە ئاشکرا و بۆ هەمووان بوو، بە تایبەتی توێژی قوتابیان و گەنجانی کوردستان و تا ئێستاش سوپاس بۆ خوای گەورە و هەموو ئەوانەی لەم پرۆژە لە ساڵی یەکەم تاوەکو ئێستا بەشدار بوون بەردەوامین. ئامادەبوانی بەڕێز، ئێمە ئەمڕۆ کە ئاهەنگی کۆتایی هێنان بە چالاکیەکانی ساڵی 12یەمی پرۆژەی دۆستانی محەممەد دەجێڕین، بەداخەوە بەهۆی قەیرانی داسەپاوی داراییەوە نەمانتوانی چۆنیەتی و چەندێتی چالاکیەکانمان فراوان بکەین، چونکە ئەم پرۆژەی ئێمە هاوکارەکانی تەنها خێرخوازان و خێرۆمەندان و دەوڵەمەندان بووە لە وڵاتەدا. بۆیە بە پێویستی دەزانم لێرەوە سوپاسێکی پڕ بە قەدر و بەهای برا و خوشکانی لیژنەی باڵای ساڵی 12یەم و سەرجەم لیژنە فەرعیەکانی تاقیکردنەوە و پشکنین و وردبینیکردنی دەفتەرەکان و لیژنەی بەڕێوەچوونی ئەم ئاهەنگە و سەرجەم ئاوکارانم لە دەستەی بەڕێوەبردنی مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیان و بەرپرس و ئەندامانی ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەم کە زۆر بە ئازایانە و بەو پەڕی دڵسۆزیەوە کارەکانی ئەم ساڵیان بە پایان گەیان. خوای پەروەردگار پاداشتی هەمووان بداتەوە و کارانەمان بۆ بکاتە چاکە و لە ڕۆژی دواییدا ببێتە فریاد ڕسمان. هەروەها سوپاسی یاوکارانی پرۆژەکەمان دەکەم کە خەڵاتەکانی 31ەمی سەرکەوتوانی تاقیکردنەوەیان گرتە ئەستۆ، بە تایبەت کۆمپانیاکانی سەماوات و کەیوان یاسین و کۆمپانیای ئیمانداران بۆ حەج و عەمرە و هەموو ئەو دامەزراوە و سەنتەر و کەسایەتیانەی کە هاوکاریان کردین. خوای پەروەردگار پاداشتیان بداتەوە و دڵخۆشیان بکات وەک چۆن دڵی ئەو قوتابیانەیان خۆش کرد. هەروەها دەستخۆشی ئاراستەیە و قوتابیانە دەکەم کە لە تەواوی شارەکانی هەرێمی کوردستانەوە بەشداریان لە تاقیکردنەوەکەدا کرد و پیرۆزباییش لەوانە دەکەم کە یەکەم تاسی هەمی ئەم پرۆژەیەیان بەدەستێنا. لە کۆتاییدا دووبارە سوپاسی خوای پەروەردگار دەکەم کە ژیانی تا ئەم ساتە پێبەخشین، لە خزمەتی ئێوەدا بین. دووبارە سوپاس بۆ ئامادەبوون و
جێگرتنتان بەرپرس و برا و خوشکانی جێگرتنتان ئامادەبوانی بەڕێز و سوپاس و دەستخۆشیش بۆ ئامادەکاری و لە خۆگرتنی ئاهەنگی ساڵی 12 پرۆژەی دۆستان لەلایەن ناوەندی هەڵەبجەی شەهیدی ڕێکخراوەکەمانەوە وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم والسلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بێسم محەممەد ساڵح سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ئازیزان کۆمەڵێک دروستکەی پیرۆزباییمان پێگەیشتون ئەوانیش مەڵبەندی دووی هەڵەبجەی کۆمەڵی ئیسلامی، ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ، لقی دووی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی، ڕێکخراوی سۆمای چاوان لقی هەڵەبجە، ئەنجومەنی سیروانی کۆمەڵی ئیسلامی، ئەنجومەنی دووی خوشکانی کۆمەڵی ئیسلامی زۆر زۆر سوپاسیان دەکەین. خۆشەویستان پێکەوە بینەری گرافیکێک دەبین دەربارەی کار و پرۆژەکانی پرۆژەی دۆستانی محەممەد کار و چالاکیەکانی پرۆژەی دۆستانی محەممەد بفەرمونون. ولو شو سوينا يليش يجي لنا على الجو وسط هاي الفيروزة سنا والفيروزة كانت نستيقظ بس أيوة دوي كم يشجعني كيش تبتكو كاريكاتير كان سلسلوي من مبادئ الله كنا لما بدينا أستي مرزي مركبيو لتسني حقيقة يا رجال المسلمان لسناسي جهاد كريم ذكرى وراء أوكما السكات يامين الله بنوري روش برسي أوسط ولو لأما غير البداية إلى ذلك توقع الإسلام في استمراره على بيع المعتمين على بيع المعتمين المعتقد في المرأة الإسلامية لو ترجع لهذه الإسلام الذي يمكن لكل مسلمان جمعيه ينجي خاوم الله بيان بروجي كراغي يجيش يا الله لا لا بروجي دستاني بروجي دستاني محمد لصديق وزارة المشورة لهذا الخارج الطبيعي كردستان مراجع لا لسنا بردوابا لما ويد وانتصاري رابطنا لسجل الشار وشار الشكان الباشري كردستان زيادة لصدات زادة الشار الشكان سلمان بروجي دستاني محمد لها كلمة دين معنوي أخي خواص الدولة من داني كبيغمبري الخوش بيردو أما دنهم سامان التكنال الفدال وستسمي ربازكي سوي بروباتي باشي الوهاب لرقي أخو بخشاني رخلال التنباني كردستان لسنوري ناوندو بحكان لسجر بشار وشار جاوز كان هريني كردستان كالجاء لما داش كتيامتو شارو بنداري الأوسر ورا إن شاء الله المندري كتكي علينا لجيش دروشني عشنا كتني نوي بيرجيان وأفكار ومسار وستتكاني بيغمبري مزن كاركاني إرادة بريد بروجي دستاني محمد الودي وبتين بروجي أشتركتني ناوان رجال البيان الأوسر ورا هل زور نمشي طادان ناواني هريني كردستان جيبي خوي كردلو بهواشي تقي لمالي دلكادنا لو شوار شويش داو لما روي تنصصاري ما بكدا سدار شالاكي وبرهمي جرام جولي بيشتش بكتب خانو خالي فكريو شالاكي بلني كومبليك ودواري كتبو لوانا كتابي محمد الرباز الشيان فبيعجبك بجواز التتلاج صوت الجاهزة بدياري بيغرى من نقطة خلوق زاكو بما كان دامشنا الوهاب زاتر المصدر ذات كورسيرو فليكسي تايبات إلى شينالي بروجيستي محمد روم رواني صلاة تيكا يا مكيبي لشنات اشتكان الله سبحانه الله كان بروجي دستاني محمد لستاسكي كردستان لسجل بشي وزارة جواز كان زماني كردي بها مكاني بلاو لكنا بجولي بيج هزار كتير كنا نكي محمد ربازي جيال وسزال كورسيرو فليكس بشي وزاري ماني شاب بلاو كان بروجي دستاني محمد شغلاتي وبها مكاني تنها ليك وارد تستمع هنقالي وسجل بوارا مريو روشنجيري وكان على دورس شكان ما مشتو لجير داو نامشان جرى جود بخوش رستي وزيدوكي الرباز يسروني بروباتي نفوق الحدود ولي ورزشي طومي بيو كنسي سندزو شد ورزشي جيدي كاكايا الوها تدريب استفاق
فستیڤاڵ و پێشبڕکێ و کۆڕیشێکی تایبەت بە پێغەمبەری مەسیح ئەنجام دراوە. دواتر سەرچەوی هۆنراوەکان لە کوتوی کتێبێکدا لەژێر ناوی سۆزی دۆستان بڵاو کرایەوە. ئەو کەمالی کە قەرارە لە بەشەریەتدا کۆبێتەوە تەنانەت لە پێغەمبەر سەڵاو عەلەیهی وسەلەم کۆبوو. پرۆژەی دۆستانی محەممەد سەدان لێکۆڵینەوە و دیبەیت و سیمینار و گفتوگۆی زانستی بۆ گەشتنەوە لە ژیان و ڕێبازی سەروەری مرۆڤایەتی ئەنجام دابوو. سەرجەمیانی لە نێو 150,000 سیدی بڵاو کردووەتەوە. دوو ژمارەش لە ڕۆژنامەی دۆستان کە ڕۆژنامەیەکی تایبەتی پرۆژەکە بوو بە چاپ دێنراوە. جیا لەمانەش سەدان کۆ و سیمینار و خێوەتگە و فستیڤاڵ و ئاهەنگی هونەری ئەنجام درابوو تایبەت بە مانگی ڕەبیعولەوەلی کۆچی کە بە مانگی مەولود ناسراوە زیاتر لە 15,000 پرسیینە و دەستگا بڵاو کرابێتەوە. ڕێبەرانی پرۆژەی دۆستانی محەممەد جیا لە خزمەتەکانی خۆیان سوپاس و ڕێزلێنانی تایبەتیان بۆ کەسانە بەخشیوە کە خزمەتی بەیانی پیرۆزی ئیسلام و پێغەمبەرەکەیان کردووە. هەر بۆیە لە چەندێکی ناڵاتەوەی پێشینەدا ئەو خانەوادانەی کە منداڵی یەکساڵیان هەبوو وە ناوی محەممەدە لە منداڵەکانیان دابوو خەڵات کران. هاوکات ئەو نووسەر و وەرگێڕانی لە زمانی کوردی کتێب و نامەکەی تایبەتیان بە ژیانی پێغەمبەر بڵاو کردووەتەوە. لە ئاهەنگێکی ناڵاتدا خەڵاتی ڕێزلێنانیان پێوەشە. چالاکیەکانی پرۆژەی دۆستانی محەممەد هاوشان لەگەڵ چاپ و بڵاوکردنەوەی کتێب و نامەکە و ئەنجامدانی کۆ و سیمینار و گفتوگۆی زانستی لە دەستگا ڕاگەیاندا جیاوازەکانی ناوخۆ دەرەوەدا لە ڕێگەی ئیمتیحانیرا و بسترا و خوێندراوەکانەوە بەیان بەرنامەی تایبەت بە گرنگی پرۆژەکە و زیاتر ئاشاکردنی ئاوا و قوڵانیان بە ژیان و ڕێبازی پێغەمبەری مەسیح ساز کرا. لەلایەکی ترەوە چەنداتی جۆرا و جۆر لە چوارچێوەی ئەم پرۆژەیەدا وەک پاکردنەوەی شەقام و قوتابخانە و مزگەوت، هەڵمەتی خوێنباشی، کردنەوەی پێشانگای وێنەیی فەرموودە و بەسەرکردنەوەی خانەی مەساڵاتوان و پێکسەرپەرشتان ئەنجام درا. یەکێک لە چالاکیە تایبەتەکانی پرۆژەی دۆستانی محەممەد کە بووە بە سزای سەرەکی پرۆژەکە ساڵانە ئەنجامدانی تاقیکردنەوەیە لە کتێبی ژیانی پێغەمبەر یان فەرموودە پیرۆزەکانی کە تا ئێستا زیاتر لە 5,000 کەس ڕۆژانەیان تێدا کردووە. سەرکەوتووان بە خەڵاتی گرانبەها و گەشتی عەبرا خەڵات بکات. بۆ ئەم ساڵیش پرۆژەی دۆستانی محەممەد کۆمەڵێک چالاکی جۆرا و جۆری ئەنجام داوە. لەوانە چاپکردنی کتێبێک و بەڕێوەبردنی خولی پوختەی ژیانی پێغەمبەر، هەروەها تاقیکردنەوەیەکی سەرتاسەری بۆ کتێبی لەدیداری محەممەد کە بە بەشداری نزیکەی 1000 قوتابی بەڕێوەچوو. مەکتەبی سکرتارەتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بڕیاری داوە لە داهاتوودا ئەو خزمەت و چالاکاری لە ساڵانی ڕابردوو جێی خۆیان کردووە بە بۆ و شێوازی نوێوە بەردەوامیان پێبێت. هەروەها بە هاوکاری خێرخوازان کتێب و نامێکە تایبەتەکانی محەممەد ڕێبازی ژیان لە بەرگێکی پێدا چاپ دەکرێتەوە. بڕیاریش وایە لە ساڵانی ئایندەدا بە هەماهەنگی لەگەڵ زانکۆ تایبەت و حکومەتەکانی کوردستان تایبەت بە پێغەمبەری مەزلوم قیامەتی کۆنفرانسی ساڵانەی زانستی ببەخرێت و توێژینەوەی زانستی بۆ لێکۆڵینەوە ڕاستەقەکانی پێغەمبەر و دەرچەستنی ئێعجازیان گرنگی زیاتریان هەیە. بەڕێزان ئەوەی کە بینەری بوون گرافیکێک بوو سەبارەت بە مێژووی پرۆژەی دۆستانی محەممەد و ئەو کار و چالاکانەی کە ئەنجام درراوە. ئامادەبوانی بەڕێز بروسکێکی پیرۆزباییمان بەدەستگەیشتووە لەلایەن ئەنجومەنی یەکی خوشکانی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاسیان دەکەین. ئامادەبووان ئێستاش ئاهەنگەکەمان جوانتر و ڕازاوەتر دەکەین بە پێشکەشکردنی سرودێک لەلایەن هونەرمەندی دەنگخۆش زۆر بەڕێز کاکەمن پێنجۆنی با بەڕێزیان بفەرموون. السلام عليكم ورحمة الله. پێم خۆش بوو ئەم ساڵیش لە خزمەتان هاتبووم لە پرۆژەی دۆستانی محەممەد. پێم وابێ لە سەرەتایەوە پرۆژەیەوە من زۆرێک لە چالاکی و لە ئاهەنگەکانە بەشداریم کردووە و ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە توانیم لە خزمەتان هاتبووم. بەڵام بەڕاستی من لێرەوە تێپەڕیم بەرەو پێنجێن و کاک دکتۆر بێستون تەلەفۆنی کرد
ئینشاءڵڵا تەنها شعرێکم ئامادەیە بۆکو مەقام لە خزمەتانە بم. سپاس بۆ هەموو لایەک. نزیکترین حاڵەتی مەخلوق بە خالق، نزیکترین حاڵەتی مەخلوق بە خالق، کاتێکە مەخلوق دەم بە زکری محەممەدا، خۆشبەختی غوڵامی، خۆشبەختی غوڵامێکە کە ئیخلاس و تەبایی لەبەر پێیوەستاوی ئەڵای محەممەدا. گەردن لە خودا و نەزەر بە چاوی دل، گەردن لە خودا و نەزەر بە چاوی دل، کە ماڵی دڵی ڕوو بە ماڵی دڵی محەممەدا. لە مەحشەرە و ناترسێ و ڕۆژی قیامەت، لە مەحشەرە و ڕۆژی قیامەت ناترسێ هەر کەس ئومێدی بە نەخی شاڵی محەممەدا. دیوانە یاری نەیاوری دێرین و دلبەر، دیوانە یارین هەیاری دێرین و دلبەر، هەر کەس مستحقی بینینی سریاڵی محەممەدا. بەهاتنت ئەگەر بێی هەموو شەرمەزار، بەهاتنت ئەگەر بێی هەموو شەرمەزاری دیدەنی رخساری نورینی محەممەدا. هەموو ئەبینە خادم و مەداح لە حوزورت، هەموو ئەبینە خادم و مەداح لە حوزورت، ئەی غەوس و سەقەلەی تەلەب من کەوتۆ لە مەدینە. صلي ربي ألف ألف على نبي بالمصطفى. زۆر سپاس بۆ کاکێ من پێنجێنی. بەڕێزان چەند بریسکەیەکی پیرۆزبایمان ئاراستە کراوە. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە، ئینستیتوتی ژیار، ڕێکخراوی مەزامیر.
خۆشەویستان ئێستاش پاچەشارێکتان پێشکەش دەکرێت لەلایەن زۆر بەڕێز مامۆستا جوامێر محەممەد قادر با بەڕێزیان بفەرمونون. السلام عليكم ورحمة الله. ئەزیزان و خۆشەویستان، پرۆژەی دۆستانی محەممەد سوپاسنامە دەبەخشێتە ئەو لایەنانەی
کاوکار بوون لە سەرخستنی پرۆژەکەدا و ئێستا داوا دەکەین لە بەڕێز دکتۆر بێستون محەممەد ساڵح لە تا سەر ستێج فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکان. ئێستا داوا دەکەین لە کۆمپانیای حاجی کەیوان یاسین ئەگەر نوێنەریان لێرە بێت بفەرمێت تاوەکو خەڵاتی ڕێزلێنانیان پێشکەش بکرێت. سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری داواکەین لە بەڕێز دکتۆر حسێن بفەرموێت بۆ وەرگرتن. کەناڵی ئاسمانی پەیام فەرموون. زۆر سپاس. کۆمپانیای سەماوات بۆ حەج و عەمرە ئەگەر نوێنەریان لێرە بێت بفەرمێت. پرۆژەی دۆستانی محەممەد خەڵاتی ڕێزێنان دەبەخشێتە کۆمپانیای سەماوات بۆ حەج و عومرە ئەگەر نوێنەری بەڕێزیان لێرە بێت بفەرمون. سواسیانەکەین زۆر سپاس. کۆمپانیای ئیمانداران با فەرمون. دیارە کۆمپانیای ئیمانداران لەبەرەوەی نوێنەریان لێرە ئامادە نییە بە فەخری ڕێزلێنانیان پێدەخشین. زۆر سپاس بۆ دکتۆر بێستون محەممەد ساڵح. سپاس بۆ جەنابتان. ئامادەبوانی خۆشەویست دروستکێکی پیرۆزباییمان بەدەست گەیشتووە لەلایەن ئەنجومەنی خوشکانی هەورامان. خۆشەویستان، ئێستاش ئاهەنگەکەمان ڕازاوەتر دەکەین بە گوێبیستی بۆ پارچە سرودێکی عیرفانی لەلایەن کاک عیرفان و هاوڕێکانیەوە با بەڕێزیان بفەرمون. بيوضة حمام نور.
تووشەکەی سامە أي جوهري بحر كرم رحمتي خالق لطف كرمت بحر أداء موجي منور اسمت كزباني قلمي كردو مزين شيود بدلي لوحة أداء زينة زوار قريه هود هودا كي بادي سبا بلا سباتان قريه هود هودا كي بادي سبا بلا سباتان قريه تختي سليمانية أي خاتا هواتان قريت أختي سليمانية أي خاتا هواتان دويني نفسم بو بعتر خاني چيني هنا إلى سبا نامي مش چيني خطاتان هنا إلى سبا نامي مش چيني وفاتان لم قول شنقر حالي دلو روح مفرسين أي مرغي زمان مشورج نغمي سراتان أي مرغي زمان مشورج نغمي سراتان دل روي وبيسو مالين ولا مدينة دل روي وبيسو مالين ولا مدينة روح ما وكبي كم بفدا تان بفدا تان روح ما وكبي كم بفدا تان بفدا تان چاوم کللام گوزه اش کم که بسل او چاوم کللام گوزه اش کم که بسل او خوشم کللای وم او بوم بسقاتان خویشم کللای ایوم اوام بوم بسقاتان بی خود که هتیوی داری اولادی رسولم بی خود که هتیوی داری اولادی
رسولا نازارا مكان نازارا فراموشی مکن خوفی خداتان نازارا فراموشی مکن خوفی خداتان. بەڕێزان ئێستاش سوپاسنامە پێشکەش بەبەخشێک لە خۆبەخشانی لیژنەی ڕاستاندن و سەحکردنی دەفتەری تاقیکردنەوەکان دەکەین کە بە خۆبەخشانە لەگەڵمان بوون. داوا لە بەڕێز مامۆستا فاروق عەلی دەکەین بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز سانا جەبار. زۆر بەڕێز ئارام نورەدین عەبدوڵڵا. بەڕێز ڕازگۆ قاسم فەقێ. زۆر سپاس بۆ مامۆستا فاروق عەلی. داوا لە مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز محەممەد جەلال عەلی. بەڕێز ڕێنوا عەبدوڵڵا ئەحمەد. بەڕێز درود محەممەد. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدوڵڵا پێنجێنی. داوا لە بەڕێز مامۆستا سەباح قارەمانی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز فەرهەنگ جەلال عەلی. بەڕێز عەبدوڵڵا عوسمان قادر. بەڕێز ڕەوا ئاودێر جەلال.
زۆر سپاس بۆ مامۆستا سەباح قارەمانی. داوا لە مامۆستا کامەران بابەرزادە دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز عەبدوڵڵا حەمەد زۆراب، بەڕێز ڕێناس ئومێد، بەڕێز نیاز ئیسماعیل، زۆر سپاس بۆ مامۆستا کامەران بابانزادە. داوا لە مامۆستا موحسین ساڵح دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز شنیار بەهائەدین، بەڕێز دڵبەند عومەر، بەڕێز سێسنا سابر، عليك السلام. زۆر سپاس بۆ مامۆستا موحسین، دەست خۆش. داوا لە مامۆستا مەلا عوسمان سەید ئەحمەد دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی سوپاسنامە. بەڕێز ڕێبین عەلی محەممەد، بەڕێز ئازاد هێمن، بەڕێز بینایی محەممەد عەزیز، بەڕێز ئاسیا فارس، بەڕێز محەممەد ڕزگار حەمید، بەڕێز فیردەوس یوسف، بەڕێز کاڵێ کامەران، زۆر سپاس بۆ مامۆستا مەلا عوسمان، دەستەکان داخۆش. ئازیزان و خۆشەویستان، لە پاکێجی کۆتاییماندا پرۆژەی دۆستانی محەممەد خەڵات دابەش دەکات بەسەر کەسەبراوەکاندا کە بەشدار بوون لە ئیمتحانکردن لە کتێبی دیداری محەممەددا و هەروەها بە هاوکاری و سپۆنسەری ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە سپۆنسەریان کردبووین
دیارە براوەکان یەکەم هەتاوەکو پێنجەم خەڵات دەکرێت بە گەشتێکی عەمرە بۆ ماڵی خوددا. بۆ ئێستا داوا دەکەم لە بەڕێز مامۆستا تۆفیق مستەفا بێت بۆ دابەشکردنی خەڵاتی یەکەم. ئێستاش ناوی یەکەمی ئەم پرۆژەیە ئاشکرا دەکەین بۆ ئەم ساڵ لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا، ئەویش بەڕێز سومەیە کەریم حەمە ئەمینە با بفەرمێت. زۆر سپاس مامۆستای. داوا دەکەین لە بەڕێز مامۆستا ناجیح حەمەفەراج بفەرمێت بۆ دابەشکردنی براوەی دووەم. براوەی دووەم بەڕێز بشرا حسین مستەفایە با بفەرمێت. بەڕێز دکتۆر حسین با بفەرمێت بۆ دابەشکردنی خەڵاتی سێهەم. براوەی سێهەم بەڕێز بەهار محەممەد کەریمە با تەشریفیان بفەرمون. زۆر سپاس بکەین. داوا دەکەین لە بەڕێز مامۆستا ئیبراهیم عومەر بفەرمون بۆ دابەشکردنی خەڵاتی چوارەم. براوەی چوارەم گەشتی عەمرە بەڕێز کەیوان ڕەفعەت عەبدولکەریم با بفەرمێت. براوەی چوارەم بەڕێز کاکەیوان ئەگەر لێرە بێت با بفەرمێت. کوژانەوە چی دەزێوە بەم دوای خون.
ئازیزان و خۆشەویستان بەهۆی ئامادەنەبوونی کاکەیوانەوە ئەچینە سەر خەڵاتی پێنجەم. ئازیزان ئێستاش خەڵاتی پێنجەم دەبەخشرێتە عەفوو خەڵاتی پێنجەم کاک ئاری جەمال ڕەشید با بفەرمێت. داواکەین لە بەڕێز مامۆستا دیاری سەردار بفەرمێت بۆ دابەشکردنی خەڵاتی شەشەم و حەوتەم. براوەی شەشەم بەڕێز پێشواز ئەبوبەکر عەبدولقادر با بفەرمێت. بەڕێزان ئێستاش پلەکانی تری دوای ئەمە کە سەرجەمیان لەلایەن پرۆژەکەەوە خەڵات دەکرێن بەڕێز دیاکۆ فازل حوسێن. بەڕێز ئاسیا محەممەد مەجید. دوای سریکە دوای مامۆستا دیاری مامۆستا بەهادی مامۆستا سەمیرە و ئەو خوێنەوە. داوا لە مامۆستا بەهادی دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵات. توانە جاسم عەلی. بەڕێز ڕوخسار ڕەحمان ڕەشید. زۆر سپاس بۆ مامۆستا بەهادی. داوا لە مامۆستا سەمیرە سەعید دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی دیاری. بەرین دارا. لانا محمود فتح.
بەڕێز پەیوەند محەممەد ڕەشید ما كسيت الموضوع مش كان